ئەمساڵ بۆ زێر ساڵێکی زێڕین بوو. کانزا زەردەکە لە کۆتا ڕۆژەکانی 2023دا نرخەکەی لە بۆرسەدا ئەوەندە بەرز بووەوە لە 3 ساڵی ڕابردوودا هاوشێوەی نەبووە. هۆکاری سەرەکیش ئەو شەڕ و پشێویانن کە بەرۆکی جیهانیان گرتووە. ئەو کاتانەی جیهان لە ئاڵۆزیدایە زێر دەبێتەوە ئەو پەناگە سەلامەتەی وڵاتان و بازرگانان پەنای بۆ دەبن و گەنجینەکانیان پڕ لە زێر دەکەن. کانزا بەهادارەکە لە سەرەتای ساڵەوە بەردەوام لە بەرزبوونەوەدایە. نرخی هەر ئۆنسەیەک لە 1800 دلارەوە بۆ 2135 دلار لە سەرەتای کانونی دووەم بەرز بووەوە. شارەزایان پێشبینی دەکەن لە ساڵی داهاتوش ئاستێکی پێوانەی نوێ تۆمار بکات و نرخی هەر ئۆنسەیەک بۆ 2300 دلار بەرز ببێتەوە. ئەگەر سوودی بانکی لە ئەمریکا کەم بکرێتەوە و گرژی و ئاڵۆزیەکان لە جیهان زیاتر بن. تۆ پێت وایە نرخی زێر دەکاتە چەند؟